بەناوی خوا و سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پەرزانیارەکەتان چارە لە یەکەمین سیمپۆزیۆمی عێراقی بۆ ڕاستکردنەوەی ددان لە کەمپینۆی زانکۆی سلێمانی کە بە هەماهەنگی کۆلێژی پزیشکی ددانی زانکۆی سلێمانی و زانکۆی بەغداد و زانکۆی مووسڵ و ڕوومادی و کۆمەڵێک زانکۆی تری عراقی بەڕێواچێت لە خزمەتتانە بین کە کۆمەڵێک بەرناماکەین. ئەم بەرنمەیەمان تایبەتە بەو میوانە بەڕێزانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی تری عێراقەوە تەشریفیان هێناوە. با خۆشحاڵیشی زۆرەوە لە خزمەت دکتۆر علی ڕاجح ئەلخەتیب باین کە پرۆفیسۆر دکتۆر علی ڕاجح ئەلخەتیب کە سەرۆکی بەشی دەموددانی منداڵان و ددان پارێزی و ڕاستکردنەوەی ددانە لە زانکۆی مووسڵ. دکتۆر بەخێربێی بۆ سلێمانی. لەو بابەتەوە دەست پێکەین کە ئەمەوێ بزانم دەنگ و باسی مووسڵ لە چیایە وەزای ئێستا لە چیایە و بە شێوەیەکی گشتی ژیان لە مووسڵ چۆن بەڕێواچێت. والله سەرەتا خۆشتان بەخێر بێن بە ناوی خوای گەورە و میهرەبان. سوپاس بۆ خوا ئێستا بارودۆخی شاری مووسڵ تا ڕادێکی زۆر سەقامگیر هەڵمەت و ڕەوڕەوەی ئاوەدانکردنەوە بە ڕیتمێکی بەرز بەڕێوە ئەچێ لە هەموو بوارەکانە بە تایبەت لە بواری زانستیە. پشت بەخوا کارەکەین بۆ ئەوەی مووسڵ وەکو جارانی لێ بکەینەوە و تەنانەت ڕەنگە زۆر باشتریش لە جاران. پشت بەخوا بە باسکردن لە بابەتە زانستیەکانە هەمیشە زانکۆی مووسڵ لە شوێنێکا بووە وەک ئەستەرێک بریقاوەتەوە لە دنیای زانستی عێراقیە و بەتایبەتی لە بابەتی پزیشکیدانە. حەزەکەم بۆم باس بکەی بەتایبەتی لە فەراقی جەنابتانە لە بەشەکەی جەنابتانە لە کوابوون و ئێستا بەرەو چۆڕۆن. بێگومان کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی مووسڵ ئەتوانم بڵێم دووەم کۆلێژە کە دوای کۆلێژی پزیشکی ددانی بەغدا دامەزراوە لە ڕابردووە و لە ئێستا و لە داهاتووشە بەردەوام لە هەوڵا ئەبێ بۆ بەدەستێنانی پێشکەوتنی زانستی لە بواری توێژینەوەیە. بۆ نمونە لەو بەشەیە کە ڕاستەکەی من کاری لێەکەم زۆر هەوڵ ئایا لە ڕێگەیکردنەوەی پرۆگرامی خوێندنی باڵاوە چ خوێندنی دکتۆرا بێ یا لە کۆلێژ یا ماستەر و قوبوڵکردنی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران هەوڵ ئەیە پرۆژەی زانستی ناوازە پێشکەش بکە و پاشان بڵاویان بکاتەوە لە گۆڤارە ئازبەرزە زانستیەکانی جیهانە لە پێناو گەیاندنی ناوی زانکۆ و کۆلێژی پزیشکی ددان باسی زانکۆ پێشکەوتوەکان و دروستکردنی گۆڕانێکی چۆنایەتی لە بواری توێژینەوەی زانستی لە زانکۆ هەروەها هەوڵی شەین درێژە بە پەیوەندیەکانمان بین لەگەڵ هەموو کۆلێژەکانی پزیشکی ددان لە عێراق لە باکوورەوە تاوەکو باشوور. ئێمە ئەمانەوێ وەکو شانە هەنگێکی گەورە کار بکەین لە پێناو پێشخستنی ئاسی زانستی لەم بوارەیە و هەروەها بەرزکردنەوەی ناوی توێژەران لە وڵاتە ئازیزەکەمان و گەیاندنی بە ئاستی ناوی توێژەرانی جیهانی. واتە ئێمەش ئەمانەوێ ئاستێکی باش پێشکەش بکەین العالەمین. پێشتر پێشبەردامەکە عرضم کردی کە من وەکو خۆم وەکو شخصی هەڵگورت زۆر قەرزاری زانکۆی مووسڵم لەبەرەوەی کە ساڵی 2012 و 13 کە لە وڵاتی بەریتانیا ئەم خوێن توێژینەوەی زانستی دەرباری کلۆربوونی ددانی منداڵان لە عێراقا تەنها لە زانکۆی مووسڵ هەبوو. هەڵبەت ئێستا ئەکرێ ئەم توێژینەوانە لە باشترا بن. حەزەکەم پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم کە توێژینەوەکانتان لە کوێدا بڵاو دەکەنەوە لە گۆڤارە زانستی جیهانیەکان و ڕانکینی کۆلێژی پزیشکیدانی زانکۆی مووسڵ لە شۆدایە و هەنگاوەکانتان ئایا هەیە بۆ تۆژینەوەیکی نیشتیمانی دەربارەی کلۆربوونی دەموددان بەتایبەت لە مناڵانی عێراقا؟ لە ڕاستیە زانکۆی مووسڵ و کۆلێژی پزیشکی ددان بە دیاریکراوی هەوڵ ئەیە باشترین بەرهەمەکانی خۆی پێشکەشی هەمووان بکە. هەر کەسێک کەیەتە ناو زانکۆ یاخود هەر کۆلێژێک لە کۆلێژەکانی زانکۆ یا کۆلێژەکەمان کۆلێژی پزیشکی ددان و داوای یارمەتی و ڕاوێژکاری بکە ئێمە لەلایەن خۆمانەوە ئەوەی لە توانامانابێ ئەیخێنەگەڕ ئەوەی لە دەستمان بێ پێشکەشیەکەین لە زانست و زانیاری بۆ هەمووان بەبێ جیاوازی. ئەوە سەبارەت بە بەشی یەکەم. سەبارەت بە بەشی دووەم
لەم ماوەی دواییە گۆڕانێکی چۆنایەتی لە جۆری توێژینەوەکانی کۆلێژی پزیشکی ددان کە بڵاو دەکرێتەوە ئەتوانین بڵین ڕووی داوە لە هەموو زانکۆی مووسڵ. بەڵام من بە دیاریکراوی باسی کۆلێژی پزیشکی ددانەکە. ئێمە توانیمانە بگەینە سەرچاوە جیهانیەکان بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکان. هەروەکو خۆشە زانی ئەو بابەتە هەروە ئاسان نییە. کێبرکەیە ئەوە کێبرکەیەکە کە زۆر قورسە. ئێمەش ئەوەی لە توانامانە بێ ئەیکەین، بەڵام کارێکی لەم جۆرە پێویستی بەکاتە. کۆلێژەکەمان بە خوێندکاران و هەروەها بە مامۆساکانی شێوە هەوڵ هێندەی پێی بکرێ ئاسی ڕیزبەندی کۆلێژەکە بە تەواوەتی بەرزکاتەوە بۆ ئاسێکی باش، تاوەکو بگاتە باشترین ئاسێک کە ئاواتی بۆ ئەخوازین. تەنانەت زیاتریش لەوەی کە هیوای بۆ خوازین. کۆلێژەکە گۆڕانێکی چۆنایەتی زۆری بەدی هێناوە، بەڵام ئێمە پێویستمان بە کەمێک کاتە بۆ ئەوەی ئەو ئاسەی زیاتر بەرەو پێشەوە ببین و بەو هیوایەش کە زانکۆکە ببێتە زانکۆی ژمارەیەک. ئاواتم ئەوەیە زانکۆکە بگاتە ئەو ئاستە بە تایبەت کۆلێژی پزیشکی ددان، بەڵام بەدیهێنانی خەونەکان ڕاستەکەی پێویستی بەکاتە، پێویستی بەتوانایە. ئەوەشی لە توانامانە بێت ئەیکەین و داواکاریشی لەخوای گەورە کە هەمووان سەرکەوتوو بکە ئیشەڵڵا. چی دەربارەی پلانێک بۆ ئەنجامدانی توێژینەوەیشی نیشتیمانی لە عێراقدا دەربارەی کلۆربوونی ددان هەم لە منداڵان و هەم لە گەورە ساڵان؟ ئەو جۆرە توێژینەوەانە پێش چەند ساڵێک لە کۆلێژەکە ئەنجام دراون، بە تایبەت لە بەشی ڕاستکردنەوەی ددان و منداڵان و پزیشکی ددانی خۆپارێزی. بەڵام هەروەکو خۆت ئەزانی ڕاستەکەی ئەو جۆرە توێژینەوانە لە چوارچێوەیەکی خۆجێیە ئەنجام ئەدرێ، واتە لە چوارچێوەی ناوچەکە. بەڵام بە هاوکاری لەگەڵ زانکۆکانی تر چ لە ناوە ڕاست بێ یان چ لە باشوور یان باکوور، ڕەنگە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی و وەزارەتی تەندروستی ئێرە ئەو کارە ئەکەین. ڕەنگە ئێمە بتوانین پرۆگرامێکی نیشتیمانی یەکگرتو دابڕێژین و لەو ڕێگەیەوە نەک هەر حاڵەتێکی کلۆربوونی ددان دەستنیشان بکەین، باڵکو و ڕەنگە کار لەسەر چەند پرسێکی تر بکەین کە پەیوەندیان بە تەندروستی دەم و ددانەوە هەیە، وەکو نەخۆشیەکانی پووک یان کێشەکانی ناڕێکی ددان، ئەو کێشانەی کە بە ساڵاتوان گیرۆ دەیەبن، زۆر بابەت و زۆر جۆری تر هەن. ئێمە ئەتوانین بڵین لە لقەکەی خۆمان ئەو جۆرە توێژینەوانەمان ئەنجامیاوە بە تایبەتی لەلایەن خوێندکارانی خوێندنی باڵاوە و ئەو بوارەشە چەندین توێژینەوەمان بڵاو کردوێتەوە کە لەلایەن مامۆساکانمانەوە ئەنجام دراوە. هەوڵیش ئەین ئەو زانیاریانە نوێ بکەینەوە، چونکە ئەو زانیاریانە بە تێپەڕبوونی کات ئەتوانین بڵێ کۆن ئەبن. ئەو زانیاریانە کە هی ساڵی 2010 مەرج نییە قابیلی جێبەجێکردن بێ لە 2024. ئێمە هەوڵ ئەین ئەو جۆرە توێژینەوانە ئەنجام بین. تەنانەت کاتێکیش لەگەڵ خوێندکارانی خوێندنی باڵا قسە ئەەکەم و ئەڵێم بۆ ئەوەی بتوانین هەر بناغەیەکی تەندروست بنیاد بنین، ئەوە پێویست بە زانیاریە بێ. ئەو زانیاری کە یارمەتیت ئەیە بناغەیەکی تەندروست بنیاد بنیت و کاری زیاتری لەسەر بکەیت. بۆیە پێویستە بە پزیشکانی ددان، پێویستە بە یاریدەدەرانی پزیشکی ددانەوە، کادرانی یارمەتی دەرە و پێویستە بۆ مادە و کەرەسە پێویستیەکانە بۆ ئەوەی بتوانی کۆنتڕۆڵی ئەو جۆرە حاڵەتە و هەروەها نەهێشتنی ئەو جۆرە نەخۆشیانە بکەی بەڕاستی. لەبەر ئەوە هاریکاری مەسەلەیەکی گرنگە و پێویستە ئەوەش کە ئێمە بە بەردەوامی کاری بۆ بکەین. پرسیاری کۆتاییم دەربارەی ئەم سیمپۆزیۆمەیە کە بەڕاستان وەک میوان تەشریفتان هێنا، ئەگەرچی ئەو میوانین خۆتان ساحێب ماڵن، دەمەوێزانم هەم بە تێڕوانین لە بەرنامەی سیمپۆزیۆمەکە و هەم بە ئامادەبوونتان لە ڕۆژی یەکەمدا ڕاتان بزانم دەربارەی سیمپۆزیۆمەکە، ئەگەرچی تەنها ئامادەبوونتان لە سیمپۆزیۆمەکە مانای گرنگی پێدانە بە سیمپۆزیۆمەکە، بەڵام حەزەکەم بۆ بینەرەکانیشمان ڕای جەنابەت لەسەر ئەم سیمپۆزیۆم و لەسەر ڕۆڵی زانکۆی سلێمانی و ئەم شوێنە بزانین بۆ گەشەپێدانی زانست لەسەر تاسەری عێراقا. بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە پرسێکی ئەجگار گرنگە.
وەکو خۆتە زانی زانست شتێکە قابلی لە بیرچوونەوەیە بۆ ئەوەش مرۆڤ لە پەیوەندێکی بەردەوامە ئەبێ لەگەڵ زانستە ئەبێ بە دوواداچوونی هەبێ بۆ ئەو زانستە ئەتوانین بڵێن ئەبێ بەردەوام هەوڵ بە ئیتر هەر زانستێک بێت نەخۆشی زانست بریتیە لە بیرچوونەوە نیوەی زانستیش نازانم من وەکو خۆم پسپۆری ڕێکردنەوەی ددانم هەوڵ ئەیەم بە دوای ئەم جۆرە چالاکیانە بگەڕێن بە بەردەوامی بۆ ئەوەی بزانی لە جیانە چ شتێک لەو بوارەیە گۆڕاو بە تایبەتی لە بواری پسپۆریە ئەوە یەکەم دووەم سەبارەت بە کۆنفرانسەکە و ئەم بۆنەیە من بە دەست پێشخەرێکی زۆر باشیە بینم تەنانەت دەست پێشخەرێکی ناوازەشە ئامانج لێی دەرخستنی باشترینی ئەو شتەیە کە لەو زانستەیە لە وڵاتە هەیە هاتنی ئێمەش بۆ زانکۆی سلێمانی بەڕاستی مای دڵخۆشی و شادومانیمانە مامۆساکانی ئێرە یان هاوڕێیانمان یان هاوپیشەمانن هەندێکیشیان خوێندنیان لە زانکۆی مووسڵ تەواو کردووە بۆیە ئەمانەوێ بە بەردەوامی ئێمە پەیوەندیمانە بێت و بەردەوامی بەو جۆرە پەیوەندیە بین لەگەڵ ئازیزان و هاوڕێیانمان لەم بوارە پسپۆریە کۆنفرانسەکە بە شێوەیەکی نایابانە ڕێکخراوە ئامادەبوانیش باشترین پسپۆرەکانن کە لەو بوارەیە کارەکەن بۆیە ئێمە هەوڵ ئەین باشترین کاری خۆمان پێشکەش بکەین ئەوەش شتێکی باشە کاری باش ئەوەیە کە دەست پێ بکەین و هەوڵ بین و تاوەکو بزانین ڕۆژانی داهاتوو چی تازە ڕوئەیە هیواداریشین ئەم جۆرە کۆنفرانسانە زۆر ڕێک بخرێن نەک تەنیا لە شاری سلێمانی وێڕای شانازیکردنی زۆرمان بۆم شارە بەڵکو لە شاری مووسڵیش پشت بەخوای گەورە لە بەغدا لە بەسڕا یاخود لە بابل یان لە هەر شوێنێکی تری ئەم وڵات پرۆفسۆر دکتۆر علی ڕاجح الخەتیب سوپاس بۆ ئامادەبوونت و جارێک تریش بەخێربێی بۆ سلێمانی من زۆر دڵخۆشم بەم دیدارە بەڕاستی ئەمەوێ سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان بکەم بۆ ئەم دیدارە جوانە هەروەها سوپاسی هاوپیشەکان برا و ئازیزانم لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بکەم بۆ ئەم بانگێشنامە بەڕێزەیان زۆر دڵخۆشم بەهاتنم بۆ ئێرە و سوودم لەم زانستە وەرگرت کە لێرە لەم بوارەیە خرایە ڕوو هیواداریشین ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بن تاوەکو بڵاو بێتەوە و بەردەوامیش بێ تاوەکو پزیشکانی تریش سوودی لێ ببین و کۆنفرانسەکە جێگەی دڵخۆشیە بوومان کەمێکتر ئینشاءالله گەڕەمە خزمەتتان لەگەڵ میوانێکتر شکران دکتۆری شکران لەک شکران هاتینەوە خزمەتتان ئەم جارە لە خزمەتێکێک لە پزیشکە پایە بڵندە عێراقیەکانم کە دانیشتنی من لە بەرامبەر بە ڕێزیانە وەک دانیشتنە بەرامبەر بە کێوێکی بەرز لە زانست و لە مرۆڤایەتی کە بەڕێز دکتۆر ڕەغد ئەلهاشمیە کە ڕاگری کۆلێژی پزیشکی ددانی زانکۆی بەغدادە و تەشریفی هێناوە بۆ سلێمانی بۆ یەکەمین سیمپۆزیۆمی عێراقی بۆ ڕاستکردنەوەی ددان بەخێربێ بۆ سلێمانی دکتۆر خۆشتان بەخێر بێت بەڕێز دکتۆر ئەمە پرسیار لە بەڕێزت بکەم لێەوە دەست پێ بکەین میوانەکەی پێشتریش لە مووسڵەوە تەشریفی هێنابوو دەربارەی دۆخی گشتی ژیان و گەشە سەندنی گشتی ژیان لە پارێزگای مووسڵ پرسیارم لەو کرد حەزەکەم لە پارێزگای بەغداد پرسیار لە جەناب بکەم هەتاوەکو دوای وردە لەگەڵ بابەتە زانستیەکە دەست پێکەین زۆر سپاسانەکەم ئێستا بەرەو پێشوونی زۆر لە بەغدا هەیە خزمەت گوزاری زۆر و کاری ژێرخانی زۆر لە بەغدا ئەنجامەدرێ ئەوەش پەیوەندی بە زانکۆی بەغداوە هەبێ پێشکەوتنیشی ڕوون هەیە نوێترین تەکنەلۆژیا لە کۆلێژی پزیشکی ددان بەکارهێنرێت کۆلێژی پزیشکی ددان چۆتە ناو ڕەنکینی جیهانیەوە لە ڕەنکینی شەنگاییدا لە ڕیزبەندەکەیە لە پێشەوەیە ئەوەش لە میانەی کێبڕچیەکدایە کە لە نێوان نزیگەی 200 زانکۆی جیهانیایە لە گۆڤاری زانستی کۆلێژی پزیشکی ددانە چالاکیمانەیە ئەو گۆڤارە چۆتە نێو سەکۆکانی سکۆبەسەوە بۆیە یەکەم گۆڤاری زانستی عێراقە کە تایبەتە بە توێژینەوەکانی زانستی پزیشکی ددان
بۆیە لێ ئێستا بەیەکێک لە گۆڤارە پێشەنگەکانی عێراق لە قەڵەمە درێ. هەر من لە پێشەچی سیمپۆزیۆمەکە دانیشت بووم کە کۆمەڵێک ڤیددیۆ وتار هەبوو کە وتاری بەڕێزیشتانێک بوو لەوانە زۆر بەڕوونی بینیم کە ئێستا کۆلێژی پزیشکی دانی زانکۆی بەغداد یەکەمە لەسەر ئاستی هەموو عێراق و زانکۆکەشتان 36مینە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمەکارێکی ئاسانیە و ئێجگار زەحمەتە. حەزەکەم بۆ بینەرەکان باسی ئەوە بکەی سەرباری هەموو بارودۆخە قورس و سەختەکان لە عێراقا چۆن کۆلێژی پزیشکی ددان و زانکۆی بەغداد توانی بگاتە ئەم پلەیە. سوپاس دەکەم. لە ڕاستیە پلانێکی استراتیژی دانرا کە پشت دەستور بوو بە دیدێکی ڕوونی ڕاگرایەتی کۆلێژی پزیشکی ددان بۆ گەیشتن بە ئامانجەکەمان. ئامانجی سەرەکیژەوە بوو کە چۆن بتوانین لایەنی زانستی کۆلێژی پزیشکی ددان بەرەو پێش ببین. هەروەک خۆت فەرموود بە ئێمە بارودۆخی ئێجگار قورسمان تێپەڕاندووە لە ساڵانی ڕابردووە. بۆیە پلانێکمان داڕێژت بۆ ئەوی بزانین چۆن ئەتوانین ئامانجەکەمان بەدی بێنین. بۆیە کارمان کرد بۆ ناردنی زەمالەت بۆ دەرەوەی وڵات. زۆرێک لە مامۆستاکانمان لە زانکۆجییانەکان خوێندنیان تەواو کردووە لە شانشینی یەکگرت و ئەمریکا. من بۆ خۆم خوێندنم لە زانکۆی کینز کۆلێج تەواو کردووە لە لەندەن. لە 2015دا گەڕامەوە لەگەڵ هەوڵ پیشەکانمان پێکەوە کارمان کرد بۆ پێشخستنی ئەو کۆلێژە. ساڵی ڕابردووش بەری ڕەنجی خۆمان دووریەوە کاتێک کۆلێژی پزیشکی ددان چووە ناو ڕەنکینی جیانی شەنگاهای. ئەوەش یەکەمین کۆلێژی پزیشکیە لە نێو هەموو کۆلێژە پزیشکەکان کە بچێتە ناو ئەو ڕەنکینەوە. بەو شێوەیە عێراق لە ڕەنکینی شەنگاهای دەرکەوت. ساڵانێکی دوور و درێژار کە عێراق نەچۆتە ناو ڕەنکینی شەنگاهی. بۆیە ئێمە پلانێکماندانا بۆ بەرزکردنەوەی زیاتری ڕەنکەکەمان بۆ ئەوەی لە نێو 100 کۆلێژە هەرە باشەکەی جیانابین. لە ڕاستیشە ئەوە کارێکی ئاسان نییە. بۆیە ئێمە ئاڵین سەرکەوتن هەموو جارێ قورس نییە، بەڵام پارێزگاریکردن لە سەرکەوتنەکە قورسە. بۆیە ئێستا ئێمە لە بەردەم ئەرچێکی نیشتیمانی و ئەخلاقی داین بۆ ئەوەی پارێزگاری لە پێشکەوتنەکەمان بکەین لە ڕانکینی شەنگایدا. ڕانکینی شەنگایی چەندین ئاماژە لە خۆگرێ، وەک ئاماژە دەری زانستی و توێژینەوەی کە ڕنگ دەرەوەی جۆری خوێندن و لێکەوتەکانی کۆلێژی پزیشکی ددانن. ئەو ئەنجامەش دروستن بە جۆرێک ئەوەی کە لە کۆلێژە دەردەچێ لە بازاڕی کاردا پزیشکێکی لێ هاتووە بێ. ئەوەش ئامانجی ئێمەیە بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ چارەسەرکردنی نەخۆشەکەمان لە عێراقی خۆشەویستمان. لە کاتی جەلسەی ئیفتتاحیەکەیە لە کاتی کرانەوەی سیمپۆزیۆمەکەیە جۆم لە باسی شتێک بوو کە پێی دەوترا بڵێ ئەنجومەنی یەکتای کۆلێژەکانی پزیشکی ددان لە عێراقا ئەگەر بە تەواوەتی تێگەیشت بێتم. حەزەکەم باسی و ئەنجومەن یەکتایەمان بۆ بکەیت و تێگەیشتم کاتانەوە ئاستی زانستی و خزمەتگوزاری لەسەر جەم کۆلێژەکانی پزیشکی ددان لە عێراقا بەرنەسەرەوە. من وەکو پزیشکیشی دان وەکو هاوڵاتی و پێشکەشکارێکیشەوەتە بۆم گرنگە و بەڕاستی ژەکەم جارە کەشتی و ئابیستم حەزەکەم باسی شۆ بۆ بینەرەکانمان بکەی بزانین لەو بابەتە شاپلانتان لە چیا و بە تەمان چی بکەن. سەرەتا لە شاری سلێمانیەوە کە خاوەن سروشتێکی جوان و دڵگیرە جوانترین و گەرمترین سڵاوتان پێشکەشەکەین و سوپاسانەکەین بۆ میوانداریکردنمان لەم شارە جوانەیە. ئێوە میوانین و ئێوە خانە خوێن. زۆر سوپاسانەکەم. لە ڕاستیە سەبارەت بە کۆلێژەکانی پزیشکی ددان شتێکەیە کە پێوترێ ئەنجومەنی ڕاگرایەتی کۆلێژەکانی پزیشکی ددان لە عێراق. ئەوەش هەموو ڕاگرەکانی کۆلێژەکانی پزیشکی ددانی عێراق لە خۆگرێت. ئێمە کە حەڤە کۆلێژی پزیشکی ددانی حکومیمانەیە لە عێراق، ئەوە جگە لە کۆلێژەکان یاریمی کوردستان لە زانکۆی سلێمانی و زانکۆی دووەک و زانکۆی هەولێر ئەوە وێڕای کۆلێژە تایبەتەکان بۆیە لە وەزارەت بڕیارماننا ئەو کۆلێژانە یەک بخەین و پرۆگرامەکانی خوێندن یەک بخەین. ئەشکرێ سیستەمی خوێندن جیاواز بێ. بۆ نمونە لێرە لە زانکۆی سلێمانی سیستەمی پۆلۆنیا پەیڕەوەکرێ، بەڵام لە هەندێک لە کۆلێژەکانی تری عێراق سیستەمی ساڵانە پەیڕەوەکرێ. کۆلێژەکانی تریش سیستەمی وەرزی پەیڕەوەکەن، بەڵام بابەتی زانستی هەر یەک بابەتە. لە ئێمە هەرچەنە سیستەمی خوێندن و پرۆگرامی خوێندنەکەش جیاواز بێ، بەڵام گرنگەوەیە ئەنجامەکان یەک بن. واتە تێکست بووک و سەرچاوەمان هەبێ. ئەوەش ئەوەیە کە ئێمە کاری لەسەرەکەین و خوێنکارەکانمان دەیخوێنن.
بیرۆکەیشی تری ئەنجومەنی ڕاگران ئەوەیە کەشان بەشانی تازەترین پەرەسەندنی زانستی بواری زانستی پزیشکی ددان کار بکەین لە ڕێگەی بەستنی کۆنفرانس و کۆڕی زانستی. باشترین بەڵگەژەوەیە کە ئەمڕۆ ئێمە لەم شارە جوانە دانیشتوین. ئەمە ژەواگەێنێ کە پەیوەندی و هاریکاری زانستی و توێژینەوە لە نێوان توێژەرانی عێراقدا هەیە، لە نێوان باکوور و باشوور و هەمووانیش لە ژێر ناوی عێراق کارەکەن. لەبەرەوەی بەرەو پێشچوون ڕوون لە ئارادایە لە بواری خوێندندا بە تایبەت پزیشکی ددان، ئێمەش قۆناغی زۆرمان بڕیوە لە ڕووی پیشەی پزیشکی ددانەوە. هەرچەنە دەرچوونێکی زۆر کۆلێژی پزیشکی ددان لە عێراقەیە، بەڵام ئێمە ئەڵێن پزیشکی ددان باشە و بەشێکی زۆریان بەشداری کۆڕ و کۆنفرانسەکانی دەرەوەی عێراقەکەن. بەو شێوەیە ئەو بیرۆکەیە بگەێنە ناوخۆ کە لە دەرەوە فێر بوون. هەر بۆیە ئەبینین پیشەی پزیشکی ددان لە پێشکەوتنیکی بەردەوامایە. هەر بۆیە ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە بینن. ئێمەش زۆر دڵخۆشین بەو نوێگەریە. ئەو کاتێک کە ساڵی 2023 من چوومە کۆلێژی پزیشکی دان لە زانکۆی سلێمانی، بیرمە وازم لە ساحە حەڤەی کورسەکان بوو کە لە زانکۆکانی هەرێمی کوردستان دابین نەکرا بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق، و بە هەمان شێوە لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق لە ساحە حەڤە دابین نەکرا بۆ هەرێمی کوردستان بۆ ئاڵوگۆڕکردنی خوێندکاران بوو، بۆی کە کۆمەڵێک خوێندکاری ئێرەوە کەرێمی کوردستان لە ناوەڕاست و باشووری عێراق بخوێنێ و کۆمەڵێکی ئەوانیش لە هەرێمی کوردستان بخوێنێ. تا شوێنێ ئاگادارم ئێستا ئەم پلانە نەماوە لە خوێندنی بەرایی بۆ کاتە. ئایا هیچ بیرۆکەیە کە بۆی کە پلانێکی هاوشێوەنیۆ بکرێتەوە بۆی کە چجای خوێندکارانی ئێمە بێت لە ناوەڕاست و باشووری عێراق بخوێنێ، یاخود خوێندکارانی ناوەڕاست و باشووری عێراق بێت لە هەرێمی کوردستان بخوێنێت، ئایا لە خوێندنی بەرای بێت یاخود لە خوێندنی باڵا بێ؟ بەڵێ سوپاس دەکەم. لە ڕاستیە ئەوە پرسیارێکی زۆر باشە. هەروەک لە سەرەتاوە وتم ئێمە کراوین بەڕووی زانکۆکانی هەرێم لە بەغداش، ئێمە ناتوانین دەستبەرداری زانکۆکانی هەرێم بین لەبەر ئەوەی جۆرێک لە هاوکاری لە نێوانمانە هەیە. بۆ خۆم لە بەردەم مامۆساکانی سلێمانی ئەوەم خستە ڕوو بۆ ئەوەی جۆرێک لە هاریکاری لە ئەنجومەنی ڕاگرایەتی هەبێ. هەر بۆیە ئێستا ڕاگری کۆلێژی پزیشکی ددانمان لە زانکۆی سلێمانی بانگێش کردووە بۆ ئەوەی لە لیژنەی ڕاگرەکان میوانداریان بکەین و پێمان بڵێن ئەو سپۆڕیانە چین کە دەیانەوێ بیخوێنن، وەک خوێندنی ماستەر و دکتۆرە. بۆیە زانکۆی بەغدا بە تایبەتی کراوەیە بۆ هەر پێشنیارێک کە لەلایەن زانکۆی سلێمانی یاخود زانکۆی دهۆک یان زانکۆی هەولێرەوە بخرێتە ڕوو بۆ ئەوەی ئاستی زانستی کۆلێژەکانی پزیشکی ددان بتوانین بەرزی بکەینەوە. پرسیاری کۆتاییم دەربارەی سیمپۆزیۆمەکە جەناب دووە ڕاگری باشترین زانکۆ باشترین کۆلێژی پزیشکی دان لە هەموو زانکۆکانی عێراقە. هەر ئامادەبوونت بۆ ئێمە شەرەفە لەم سیمپۆزیۆمەیە، بەڵام حەزەکەم پرسیارشت لێ بکەم ڕات بزانم دەربارەی بەرنامەی زانستی سیمپۆزیۆمەکە و بەڕێوەچوونی سیمپۆزیۆمەکە لێرە. ئێمە ئەمڕۆ سەربەرزیم بە سەردانی شاری سلێمانی و خۆشحاڵین بە بەستنی ئەم یەکەمین سیمپۆزیۆمە. هیوادارین سیمپۆزیۆمی دووەم لە بەغدا بێ. لە ڕاستیژە ئەم سیمپۆزیۆمە نوێترین پێشهات و تەکنۆلۆژیای نوێ لە بواری زانستی ڕێکردنەوەی ددان تاوتوێ دەکات. کەواتە ئەمە کۆڕبەندێکی زانستی تایبەتە لە بواری ڕێکردنەوەی ددان. لەم کۆڕبەندەیە کۆمەڵەوانەبێژێکی بیانی میوانداری کران لە وڵاتی چیلیەوە. دکتۆر خوان لە چیلیەوە هاتبوو کە وانەیەکی تایبەتی لە بواری ڕێکردنەوەی ددان پێشکەش کرد. وێڕای ئەوەش فۆرمیەکەیە کە لە دانیشتنی دووەما پێشکەشەکرێ و تێیدا شێوازە نوێیەکانی فێرکردن لە بواری ڕێکردنەوەی ددان لە خۆکرێ. وابزانم ئێمە پێویستمان بە گۆڕینی شێوازی بیرکردنەوەی خوێنکاران و ستافەکانی کارکردنە لە وانەوتنەوە بۆ فێربوون. واتە ئێمە پێویستمان بەوەیە کە ئاستی فێربوون یان لێکەوتەکانی فێربوونمان باشتر بکەین و لێهاتووی کلینکی خوێنکارانمان پێش بخەین. هەروەها زیادکردنی ئاستی معریفی و ڕەفتاری خوێنکارانی قۆناغی بەکالێرۆس ئەوەش ئەچێتە خزمەتی بەرژەوەندیەکانی کۆمەڵگاوە. هەر وەگوتم زانکۆی بەغدا کراوەیە بۆ هەر پێشنیارێک کە لە زانکۆی سلێمانیەوە پێشکەشمانەکرێ بۆ ئەوەی پیشەی پزیشکی ددان پێش بخەین.
چونکە ئێمە وەک یەک تیم کارەکەین لەگەڵ زانکۆی سلێمانی و هەولێر و دووهۆکە داواکارین لە خۆی گەورە ڕەحم بە مامۆسای کۆچکرد و مامۆسا نزار تاڵەبانی بکات چونکە ئێمە زۆر شتی لێەوە فێر بووین نەک هەر لە ڕووی زانستیەوە بەڵکو لە ڕووی پەروەردەیی و ئەخلاقیشەوە ئەو مامۆسایەکی باش و پەروەردکارێکی باش بوو لە کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی بەغدا هۆڵێکی خوێندنیش کراوەتەوە بە ناوی مامۆسای کۆچکرد و نزار تاڵەبانی بۆیە من خۆشحاڵم بە ئامادەبوونم لەگەڵ هاوڕێ و براکانم لە زانکۆی سلێمانی چونکە بە دڵفراوانیکی زۆرەوە لەم شارە ئێمە پێشوازیمان لێکرا لە خۆی گەورە داواکارین ئەم شارە جوانە بپارێزێت ويأخذ بيدها إن شاء الله. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕاغد ئەلهاشمی ڕاگری کۆلێژی پزیشکی دانی زانکۆی بەغداد مرحبا بك في بيتك في السليمانية وفي مدينتك الثانية وشكرا لحضورك. زۆر سپاستانەکەم سەربەرزن بە دیدارەکەتان. لە درێژەی بەرنامەکانمانە دەربارەی یەکەمین سیمپۆزیۆمی ڕاستکردنەوەی ددانی عێراقی لە زانکۆی سلێمانی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەکرەم یان یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر ئەکرەم ئەلیەساری کە سەرۆکی بەشی دروستکردنی ددان و ڕاستکردنەوەی ددانە لە زانکۆی کەربەلا میوانمانە لە بەرنامەکە و یەکەم جاری شایەت بۆ سلێمانی دکتۆر بەخێرەوەی بۆ سلێمانی. خۆشتان بەخێر بێن و سپاسانەکەم بۆ میوانداریکردنم سپاسانەکەم بۆ ئەم دیدارە. پێش بەرنامەکە تۆزی قسەمان کرد وا تێگەیشتم کە یەکەم جارتەی بۆ سلێمانی و هەستەکەم حەزیشت لە سلێمانی و لە جەوی سلێمانی بە شێوەیەکی گشتی. لە ڕاستیە من کۆمەڵێک هاوڕێم هەیە لە سلێمانی بە تایبەت لەم سەفەرەی دواییە کە بۆ کۆریا کردن بۆیە من هاوڕێم هەیە لەگەڵ هاوڕێیانم لە پزیشکانی ددان لە سلێمانی بۆیە پەیوەندیمان هەیە و لە کۆنفرانسا یەکترێ بینێ بەڵام وەکو سەردان بۆ سلێمانی ئەمە یەکەم جارمە بەڕاشکاویش ئەم سەردانە سەردانێکی زۆر خۆش بوو کەش و هەواکەش زۆر خۆشە شارەکەشم زۆر خۆشەویست وەکو شێوازی تەلارسازی و ستایلی ژیان و هەروەها بێدەنگەکەشی ئەوە جگە لە باران و خۆرەکەی هەروەها وێڕای ئەوەش یاری ڕیال مەدرید بوو بە خەزیاوەرمان بوو کە من لە سلێمانی بووم و لەگەڵ هاوڕێکانم تەماشای یاریەکەمانە کرد لەگەڵ ئەندازیار ساکۆ کە ئەویش خەڵکی سلێمانیە لەگەڵ هاوڕەکانی ترم شوێنێکی زۆر خۆش بوو شاشەی گەورە و جوانی لێبوو پێکەوە وێنەمان گرت و لە ستۆریدان بەزا ئەوەش جگە لەوەی کە کەش و هەواکە زۆر خۆش بوو بەڕاستی ئەم ماوەیە بۆ من زۆر خۆش بوو. هەر بە باسی سلێمانی پێشەوەی کە باس لە بابەتی پزیشکی ددان بکەین نازەم جەنابەت ئاگاداریت کە ئێمە تاکە شارین لە هەرێمی کوردستان کە حوسەینیەمان هەیە لێرە و براو خوشکە شیعەکانمان لەوێ هەر بە دەستوری خۆتان خەریکی ڕێوشێنە ئاینەکانی خۆیانن. لە ڕاستیە من زانیاریم هەیە ئەوە شتێکی جوانە ڕێگە بە فرەکلتوری و دابوو نەریتەکان بدرێت و هەمویان ئازاد بن چونکە ئێستا لە جیهانە شتێکی سەرەکیە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەی کۆمەڵگەکان ئەوەش بە شتێکی ئەرێنی بۆتان هەژمارەکرێ بۆ بەڕاستی لە جیهانی ئەمڕۆیە گرنگە. پێشەوەی جەنابەت تەشریف بێنی لە خزمەت دکتۆر عەلی بووم کە لە مووسڵاو تەشریفی هێنابوو پرۆفیسۆر دکتۆر عەلی و پرۆفیسۆر دکتۆر ڕەغد لە بەغاوە تەشریفی هێنابوو شارەکانی ئەوان هەمیشە جێگەی شەڕ بووە مەشاکل و کێشەی زۆرتیا بوو بەڵام لەگەڵەوە شار هەوڵیان داوە کە لە ڕووی ژیانی و بەرەو پێشەوە بڕۆن و لە ڕووی زانستی بەگشتی و زانستی پزیشکیدان بە تایبەتی بەرەو پێشتر بڕۆن بەراورد بەوان کەربەلا وابزانم زۆر کەم کێشە و شەڕی تێدا بووە و ئەو فرسەتێکی باشترتان هەبووە بۆ بەرەو پێشچوون هەم لە ڕووی ژیانی هەم لە ڕووی زانستی پزیشکیدانە حەزەکەم بە شێوەیەکی گشتی باس لە کەربەلا و لە کۆلێژی پزیشکیدام کە لە زانکۆی کەربەلا و وەلەو بەرەو پێشچوونە زانستیانی کە لە زانکۆکەی ئێوە ڕوویداوە بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتی قسە بکەین کەربەلا لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە بژانەوەیکی زۆری بەخۆ بینیوە لە ڕووی بژێویەوە ئەوەش بەهۆی هەوڵ و کۆششی پارێزگا و مەزارە پیرۆزەکانەوەیە کە هەلی زۆریان ڕەخساندووە ئەوە یەکەم دووەم لایەنی ئاوەدانکردنەوەیە بایەخ پێدانی گرنگ هەیە بە دروستکردنی پرد و ڕێگاوبان و
فەرمانگەکانی دەوڵەت هەر بۆ زانیاریتان جگەل لەوەی کە ئێوە بینیتان لە ئاوادانکردنەوە کەوای کردووە لە کەربەرا بە پلەی دووەم و یا یەکەم بێت لەسەر ئاسی عێراق لە ئێستاە کارەکرێت کە پارێزگایەکی نوێ دروست بکرێت واتە هەموو فەرمانگە حکومیەکان لە پارێزگاوە بۆ ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەتی ئاو و ئاوەڕۆ و شارەوانی بینای نوێیان لە یەک شوێنە بۆ دروست بکەن وەک ئاسانکاریەک بۆ کاری ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئەو فەرمانگانەکەن پێش 2 ساڵ دروست کراوە بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە هەروەها ڕەنگە لە 2 ساڵی داهاتووە پرۆژەکە تەواو بێت و فەرمانگەکانی دەوڵەت هەمویان لە یەک شوێناون ئەمە زۆر گرنگە ئەمە یەکەم هەروەها دووەم کارەکانی ئاوەدانکردنەوە کە شارەوانی و فەرمانگەکانی ڕێگاوبان ئەنجامیەن هەروەها پێش چەند ساڵێک دەستیان کردووە بە پڕۆژەی پردی بازنەی و لە ئێستاە هەموو خۆناغەکان بەرەو کۆتایی ڕوان کە شەقامی بازنەی کەربەلای یەکەم و شەقامی بازنەی کەربەلای دووەمە ئەوەش هەموو گەڕەکەکان و ناوچە جیاوازەکانی کەربەلا بەیەکەوە بەسێتەوە ئەو شەقامە ناوەسێت بەڵکو بەردەوامە بێت لە هەر ڕێگەیەکەوە بێت یان پرد یان تونێل یەتە ڕێ بە تەواوەتی چاکەکرێت ئەوە ژواکات شەقامە بازنەیەکە بە تەواوەتی بەردەوام بێت ئەوەش سەردانی ملیۆنی ئاسانەکات و لە هەمان کاتیشە هات و چۆی خەڵکی ئاسانەکە بۆیە ئەوە کاریگەریکی گەورەی هەبوو هەروەها دروستکردنی هەوارگە هەوارگەی کەربەلا کە هەوارگەیەکی ئێجگار گەورەیە شوێنی خلیسکان و تۆپی پێی لێە هەروەها کافتریا و باخچی تێدا واتە هەموو شوێنێکی زۆر خۆشن و زۆر گرنگن ئەوە ژواکات شارەکە لە ڕووی گەشتیاری نا ئاینیەوە ببوژێتەوە ئەمەش بەڕاستی خاڵێکی گرنگە بۆ کەربەلا چونکە گەشتیاری ئاینی لای ئێمە هەموو شتێکی بۆ ئامادە کراوە ئەوە ژواکات گەشتیارەکان سوود لەو شوێنانە وەربگرن لە هەمان کاتیشە بۆ هاوڵاتیانی کەربەلا خۆیان ئەوە شتێکی زۆر خۆشە سەبارەت بە زانکۆکانیش حکوومەت باخێکی باشی داوە بەو بوارە کە یەک زانکۆی لێ لەو ڕۆژەوە ئێمە زۆر بەرەو پێشەوە ڕۆین بە تایبەت ئێمە وەکو کۆلێژی پزیشکی ددان بە پشتیوانی پارێزگا بینا و کلینیکی نوێمان دروست کردووە کە جێگەی 75 قەرەوێڵەی تێیا بێتەوە هۆڵی نوێی گفتوگۆمان کردوێتەوە بۆیە سپاس بۆخوا بە یارمەتی پارێزگا و مەزارە پیرۆزەکان هاوکاریەکی باش لە ئارایە و بایەخێکی زۆر بە کۆلێژی پزیشکی دان ئەدرێت بۆ خزمەتی نەخۆشەکان کە زۆربەی کەسانی کەم دەرامەت و ناتوانن سەردانی کلینیک و نەخۆشخانە تایبەتیەکان بکەن ئەو بارودۆخێکە بە کورتی ئەگەرمانەوێت بە وردی باسی بکەین ئەوە بابەتەکە زۆر دوور و دێژە و زۆر هەڵەگرێت بۆیە لە ئێستا ئێمە بە کورتی باسی بکەین باشترە ڕاست ئەمە لە ڕووی ژێرخانەوە ژێرخانێکی زۆر باشتان بنیاد ناوە هەم لە ڕووی جادەوبان هەم لە ڕووی خزمەتگوزاری و هەم لە ڕووی بینای زانکۆکەشتانە و کۆلێژی پزیشکی دانیشتۆ ئەی لە ڕووی توانای مرۆییەوە لە کوێیان چەندێک گەشتان ناوە بۆ مامۆستایانی کۆکو بەڕێزت لە زانکۆی کەربەلا و کۆلێژی پزیشکی داناکارەکەن بەڵێ ئێمە پێش پرۆگرامەکە باسی ئەو بابەتەمان کرد گرنگترین خاڵ بریتی بوو لە ناردنی زەمالەی خوێندن و مۆڵەتی خوێندن لە دەرەوەی وڵات من خۆم یەکێک بووم لەوە بەڵێ من 2010 ماستەرم لە زانکۆی بەغا تەواو کردووە و هەلی ئەوم بۆ ڕەقسا لە دەرەوەی عێراق لە مالیزیا دوکتۆراکە بخوێنم نەک هەر من ژمارەیەکی زۆری خوێندکار لە زانکۆ کەربەلاک چ لە پزیشکی دانیان لە کۆلێژەکانی تر لە کۆلێژی پزیشکی ددان لە چەند پسپۆری جیاوازە بڕوانامەی ماستەر و دکتۆرا هاتووە بەڵێ لە ئێستاە سێ هاوڕێم هەیە کە وێ ڕای بارودۆخی قورسیان سەرقاڵی تەواوکردنی خوێندنی دکتۆران لە دەروی عێراق ئەمانە هەمویان سوودیان هەیە جگە لەوەش لە وەزارەتەوە خولی بەردەوام هەیە بۆ مامۆسایان و فەرمانبەران بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر ئەرکەکانیان بە تەواوەتی ئەنجام بن ئەوەش لە کۆتاییە لە بەرژەوەندی خوێندکار و کاروانی زانستیە بەڵێ ئەمە زۆر بە سوودە بۆ ئێمە سپاس بۆخۆ الحەمدولله هەر ئامادەبوونی بەڕێستا لە کۆنفرانسەکە بۆ خۆی شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە و جگەی گرنگی پێدانە بەڵام حەزەکەم وەکو خۆت کە پسپۆری ڕاستکردنەوەی دانیوە خوێندنەکەت لە مالیزیا تەواو کردووە و سەرۆیشی بەشێکی لێکی لە زانکۆ باشەکانی عێراق ڕای جەنابەت لە سەر یەکەمین سیمپۆزیۆمی ڕاستکردنەوەی دانی عێراقی بزانم کە بە شاری سلێمانی بەرگوزارە بێت بە تایبەتی لە ڕووی ناواخنی زانستی و سوودیشی بۆ پزیشکان و چارەخوازانیش داهاتووە
من پێشتر سەردانی زۆرێک لە پارێزگاکانم کردووە. بەڵام ئەوەی لێرە هەستم پێەکەم دڵگەورەیی و هەروەها باشی خەڵکەکەی وەک برایەک بایەخ بە ئێمایە. بەڵێ ئەوەش بەڵگەی دڵپاکی خەڵکی شاری سلێمانیە. لە ڕاگری کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی هەروەها لەگەڵ ئەوانەشە لەگەڵ بەرپرسی بەش کە دکتۆر ئەنوەر و هەروەها دکتۆر هادیە بایەخێکی ئێجگاری گەوریان بەم بابەتەیە. هەر لە یەکەم ساتەوە کە گەیشتە فڕۆکەخانە بەڵکو و پێشتریش کە بانگەشنامەیان بۆ ناردین و هەروەها پرسیاریان لێکردین و بایەخێکی زۆریان پێیین. بۆ یەک ساتیش بەتەنها بۆ یەک ساتیش بەجا نێشتین. ئەوە لە لایەکی تریشەوە من هاوڕێی خۆمم هەیە. بە شەو نەمەزانی لەگەڵ دکتۆر هادی بڕۆمەوە یا لەگەڵ ئەندازیار ساکۆ بڕۆ. بۆیە تیاما بووم. ئەوەش بەڵگەی دڵ گەورەی و هەروەها پارێزگای سلێمانی و خەڵکی شاری سلێمانیە کە بەڕاستی خەڵکێکی زۆر باشن و هەروەها ڕێزێکی زۆرەگرن لە ئەو میوانانەی کە بۆ شاری سلێمانیە. ئەوە شتێکە کە من زۆر بەدڵمە و لە هەمان کاتیشا زۆر شانازی پێوەکەم چونکە ئێوە برا و کەسی ئێمن بۆیە ئەو شتانی لەسەر سەری خۆماندایانین لەم کۆڕەیە ناونیشانی وانەی زۆرم بینی لەگەڵ ئەو مامۆسانەیە کە بەشداریان کردووە. هاوکاریکی زۆر نایب لە نێوان زانکۆی سلێمانی و بەغا هەیە کە سوود بەخشە هەروەها زانیاری نوێیتە. من یەکێکم لەو کەسانەی کە سوودم لێوەرگرت و هەروەها کە دکتۆرام هەیە و هەروەها وانە ئەڵێمەوە و گفتوگۆی توێژینەوەی خوێندنی باڵاکەم و بەشداری زۆرێک لە گفتوگۆکانی خوێندنی باڵاکەم هەر بەوەشەوە توانیم سوودی لێوەرگرم چکە زانیارەکان زۆر بەسوود بوو. چ جای خوێندکارانی ماسەر و یاخود دکتۆرا بێ ئەوانیش بەڕاستی سوودیان وەرگرتووە. ئەوانەشی بەشداریان لەو کۆرسایە کردووە ئەوانیش بە هەمان شێوە سوودیان وەرگرتووە. لە کۆتاییە ئەم کۆڕە زۆر گرنگە بۆ هەموو توێژەکان بە تایبەت بۆ کۆلێژی پزیشکی ددان لە هەموو حاڵەتەکە سوودی ئەبێت. کاتێک کەسێک سەردان مەکات لە ئایا دەکەم کاتێکیش بەشداری لە کۆڕێکی واکەم هەروەها ئەو زانیارە نوێیانم بەدەستێناوە ئەوە بە دڵنیاییەوە منێک کا ئیادەم هەیە سوود وەرەگرم و خزمەت پێشکەشەکەم. ئەوە لە کۆتاییە زانیاریەکان سوودیش بە نەخۆشەکەن و هەروەها بە ئامانەتەوە ئەم شتاکەین. بۆیە بەڕاستی زۆر گرنگ. بەڕێز پرۆفسۆری دکتۆر ئەکرەم ئەلیاساری سەرۆکی بەشی دروستکردن و ڕاستکردنەوەیدان لە زانکۆی کەربەلا سوپاس کە لێرە بوو. سوپاس بۆ کاتت. زۆر سپاس بۆ بانگێشکردنەکەتان و هەروەها سپاس بۆ میوانداریتان لە ڕێگەی ئەم پرۆگرامەشەوە سپاسی هەموو ئەو کەسانەکەم کە بینی و من هەروەها لە یەکەم ڕۆژەوە کە هاتوونێتە شاری سلێمانی تاوەکو دوایین سەعات یارمەتیان هاي. شکرا جەزیلەن. سەربەستم بەناسیتان. ئەوەی کە بینیتان لە سێ میوان لە مووسڵ لە بەغداد لە کەربەلا بۆ ئەو بوو کە بزانن هەمیشە و هەردەم ئێمە هەوڵە دەین کە هەموو بەشە جیاوازەکانی عێراق و مرۆڤایەتیش کۆ بکەینەوە و لەگەڵ زانست و نێوبوونەوەی زانستە بەردەوام بین. هەتاڵقی داهاتووی چارە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورسات قبول فەرموون بەخواتان ئەسپێرم و شەوتان شاد. شکرا دکتۆر. شکرا جەزیلەن. شکرا.